من لە ڕۆژی دەنگدان لە 10 ئۆکتۆبەر وەک هاوڵاتیەک دەچم دەنگ دەدەم بەو لایەنەیە کە ئاشتی بەرقەرار دەکات، دەنگ دەدەم بەو لایەنەیە کە شەڕی مافە دەستوریەکان دەکات، کاندیدەکان پشتگیریان دەکەین. هەستیاری هەڵبژارنی ئەم جارە وای کرد نەک منی گەنج تەنها بچم دەنگ بدەم، وا بکەم کە خزم و کەس و کار و دۆست و هەڤاڵانم هام بدەم بچن دەنگ بدەم بەو لایەنەیە کە شەڕی دەستکەوتەکانی گەلی کورد دەکات لە بەغدا و شەڕی گەرانەوەی ناوچەدا بڕێنراوەکان دەکات بۆ سەر هەرێمی کوردستان. وەک هاوڵاتیەک دەچمە سەر سندوقەکانی دەنگدان بۆی کە مافەکانی گەلی کورد دەستەبەر بکرێتن و بە ئەرچی خۆمی دەزانم ئەو ڕۆژە بچمە سەر سندوق و دەنگ بدەم بۆ مافی چارەنووسی خۆمان بۆ ئەوەی کە مافی ئافرەت زامن بکرێتن. من وەکو هاوڵاتیی شاری هەولێر بڕیارم داوە کە ڕۆژی دەیدا بە خۆم و خانەوادەکەم بچینە سەر سندوقی دەنگدان دەنگی خۆمان بدەین. داوا لە توی هاوڵاتیش دەکەم ئەگەر دەتەوێت کورد وا بەهێز و بە سەنگەوە ببینێتەوە لە عێراق خۆتان و خانەوادەکەتان فەرمون لە سەر سندوقی دەنگدان دەنگی خۆتان بدەن و بیکەنە ڕۆژی ئاهەنگی سەرکەوتنی کورد.